لە بەیانی کورسات نیوز بەردەوام دەبین دەچینە کۆتا تەوەری بەرنمەکە وەکو لای هەمووان ئاشکرایە کە ماوەی چەند ساڵێکە ئەوەی کە دەیبینین لە میدیاکانەوە و دەخرێتە ڕوو جوتیاران باز لەوە دەکەنەوەن کێشیان هەیە لە ساختکردنەوەی بەروبوومەکانیان لە بازارەکانە و چەند بەروبوومێک ساڵانە جوتیاران دەڵێن ئەبێ بەروبوومەکانیان ڕێژەیەکی لە بەروبوومەکانیان بفەوتێنە چووکە پارێکی وەهایان بۆ ناکە. ئێمە لەسەر بابەتی بەرهەمی کشتتوکاڵی و هەمە جۆری لە بەروبوومی کشتتوکاڵی و ئایا ئەم کێشەیە چۆن چارەسەرەکرێت لە ڕووی زانستیەوە بەسپاسەوە لە ستۆدیۆ میانداری بەڕێز دکتۆر لوقمان غەریب کەریمەکەین کە مامۆستای لە کۆلیژی زانستە ئەندازیارە کشتتوکاڵەکان. دکتۆر بەخێر بێت بانی باش جژن پیرۆز بێ بەخێربارێکی کا و جژنی قوربان لە هەموو لایەک و لە سەرجەم مسلمانان پیرۆز بەڕێزیشتان. با سەرەتا دکتۆر لەو بابەتەوە دەست پێ بکەین ئەم کێشەیە بۆچی ئێمە ساڵانە ڕووبەڕوومانە بێتەوە لە ڕووی زانستیەوە ئەگەر باسیکی لێوە بکەین بۆچی هەندێک جار ئەبینین کە جوتیاران ئەو بەرهەمەی هەیەە بەرهەمێکی زۆرە و دوجار ئەڵێن لە ناو بازارە بۆمان ساغ نابێتەوە ینی لە ڕووی زانستیەوە ئەم بابەتە چۆنە؟ بەڵێ پێشەشی من ئەگەر باسێکی کێشە کشتتوکاڵەکان بە گشتی بکەین بۆ جەنابتان و بۆ بینەرانی بەڕێز کێشەکانی یەکەم کەمی بەرهەمە لە یەکەیەکی ڕووبەرە ئەمە کێشەیەکی گەورەیە بۆ کشتتوکاڵ دووهەم نەگونجاندنی کەش و هەوا بۆ ئەو ڕۆکانی کە ئەیڕوێنین سێ هەم نەبوونی ئاو چوارەم بۆ نمونە نەبوونی بازاڕی ساخردنەوەی بەرهەمەکان جوتیار هات لە دوای 2010ەوەش بە بەڕاستی سەتایی چۆنەڵی فراوانبوونی خانووی پلاسیشی لە هەرێمی کوردستان و لە سلێمانی لە دوای ساڵی 2010ەوە وردە وردە دەستی پێکرد سەرەتا کێشەکان کەم بوو هاتین ئێمە خانووی پلاسیشی بۆ زیادکردنی بەرهەم ئەو بەرهەمەی کە لە ناو خانوویشی پلاسیکیە لەوانەیە چەندها قاتی زەوی ئەتیادی یا شەڵگەی کراوە بێت ئەمە و کێشەی بۆ حەلکردین کە بەرهەمێکی زۆرترمانەیەتێ لە چاو کێڵگەی دەرەوە دووهەم بۆ ئەوەی کە ئێمە بەسەر کەش و هەواکەیە بتوانین سەیتەرە بکەین خانوە پلاسیشیەکان ئەو هەدەفەشی پێکا کە تۆ هەموو زروفێکی لەبار بۆ ئەو ڕووەکانە ئەگونجێنی و نەباتەکان یاخود ڕووەکەکان هەر مەحسوولێک بێ هەر بەرهەمێک بێت ئەو کەش و هەوای پێویستێتی توانی بۆی دابینکەی کەواتە دوو چارەسەری دوو کێشەی کشتتوکاڵی کرد ئەم خانوە پلاسیشیانە لەن بڵێن بۆ نمونە لە هی بەکارێنانی ئاوە ئاوێکی کەمتری پێویستەوە توانی بڵین ئیسفادە لە ئاو کرا کە ئاوێکی کەمتر بەراورد بە کێڵگەی دەرەوە کەیتە سەر ئەوەی بە بازارکردنی ئەم بەرهەمانە بەڕاستی لێرا کێشە دروستە بێت کێشەکە چییە ئەم جوتیاری ئێمە کە وەکو بۆ جەنابتانم باس کرد لە دوای 2010ەوە تا ئێستا بە ڕێژەیەکی زۆر خانووی پلاستیشی زیای کردو یاخود زۆر بووە ئەمە جێی دەستخۆشیە بەڕاستی جوتیارێک خانوویەک دوو خانووی هەبووە ئێستا بۆ نمونە 50 خانووی یا 100 خانووی هەیە ئەمە چۆنەڵی پێشکەوتنیەکە یاخود فراوانبوونیەکە لەو بوارەیە بەڵام مشکلەکەی ئێرە هەرێمی کوردستان یاخود ناوچەی سلێمانی لە چیا دەست پێکات هەموو جوتیارەکانیان یەک جۆر بەرهەمە ڕوێنن جۆرە بەرهەمەکەش بریتە لە خەیار کە ئەزانین خەیار لە ماوەی 45 ڕۆژ دەزەکا بە پێگەیشتن و ئەتوانی یەکەم وەجبەی لێ بکەیتەوە هەموو سێ ڕۆژ دوو ڕۆژ سێ ڕۆژ جارێک ئەتوانی وەجبەیشکەی لێ بکەیتەوە کە هات و هەموو بەرهەمەکان لە یەک جۆرا کۆبەوە و ئەشزانن کە خەیار ینی لە بواری پیشەسازیشە بەو شێوەی ناتوانانی بەکاربیێنی ئەتوانی بۆ ترشیات بەکاربیێنی بۆ خەیارشۆر بەکاربیێنی ئضافەتەن بۆ ئەوەی کە بە تازەیی بخورێت ینی بواری بەکارهێنانەکەشی کەمە ئەگەر مقارنەی کەی بە تەماتە لەوانەیە تەماتە لە بوارێکی زیاترە بەکارهێنرێ و ئەتوانرێ فتریشی باش بێنێتەوە کێشە گەورەکە ئەوەیە کە ئێمە ناتوانین ئەم بەرهەمە هەڵبگرین یان وەکو حکوومەتی هەرێم یا وەکو جوتیارەکان یا ئەلوەکان ناتوانن ئەم بەرهەمە هەڵبگرن بۆ فتریشی کە یاخود بۆ ماوەیەشی کە خۆی پێکهاتی ئەو بەرهەمە وایە کە ناتوانێ هەڵبگیرێ بەڵێ ماوەیەکی کەمە ینی لەو بەرهەمانن کە ئەتوانی بڵین مام ناوەندن لە خراپبوون لە هەفتەیە بۆ دوو هەفتە ئەتوانرێ بمێنێتەوە گەربیشی خەیتە بەڕادۆ ناتوانانی لەوە زیاتر بیاڵیتەوە لەبەرەوە بەرهەمەکە زۆرە لە ناوخۆ زیاترە و ڕێگەی چوونە دەرەوەشی لەوانەیە پەیوەندی هەبێ بە گومرگەکان و پەیوەندی هەبێ بە سیاسەتی ئەو وڵاتانی باشە دکتۆر خانووی پلاستیکی کە کاتێک جوتیارێک پشت دەبەستێ بە خانووی پلاستیکی
لە نێو ئەو خانووەیە ئەوەی کە ئێوەکو لە ڕووی زانستیەوە توێژینەوەی لەسەر ئەکەن و ئەیخەنە ڕوو تەنها ئەتوانی ئەو بەرهەمانی تیا بکە یاخود گونجاوە بۆ زۆر بەرهەمی تر کە بتوانێت بچێنرێەوە بەرهەمی باشتری هەبێەوە بەرهەمی ناوازەتر بێت و پارەی زیاتری بکە. خۆی هەدەفی ئەساسی لە خانووی پلاستیشی بێ یا شوشە بێ یا هەر جۆرێکێ بێ لە خانووەکان ئەوەیە کە تۆ لە غەیری ئەو مەوسیمەی خۆی ئەو وەرزەی خۆی بتانی بەرهەم بێنی ینی بەرهەمی زستانە بتانی لە هاوینە بەرهەمی بێنیت و بەرهەمی هاوینە بتانی لە زستانە بەرهەمی بێنی بەڵام بەڕاستی لەوانەیە ئەم هەدەفە لای ئێمە بەو شێوەیە نەبێت چونکە هۆکاری گەرمکردن یاخود فێنکردنەوە نییە لە ناو خانوە پلاسیشیەکان مجرڕ نایلۆنێکە هەیکەلێکە و نایلۆنێکە و داپۆشراویان هیچ هۆکارێ نییە بۆ گەرمکردن لە زستانە چوە زۆربەی زۆری ئەو خانوو پلاسیشیانە ئەگەر پێشکەوتوو بێت سیستمی بێرنەری تیا سیستمی هەوای گەرمی تایە بۆ گەرمکردن توانی بەروبوومی زستانی تیا بەرهەم بێنی بەڵام لێرە چۆنەڵی حەسر بووە لە مەجالێکی کورتاکە بەرهەمی هاوینی تیا بەرهەمێنن کەمێک پێشەکەوێ کاتەکەی ینی لە مانگی سێکە دوای نەورۆز بەرهەمی زستانەمان نییە زۆر کەم زۆر کەممان هەیە یاخود بە شێوەیەکی گشتێتوانین بڵین زۆر کەمن. باش مەبەستم ئەوە بوو لە پرسیارەکەی پێشوم ینی جوتیارێک ئەتوانێت جگەل لە خیار و تەماتە هیچ شتێکی تر لەناو ئەو خانۆ پلاستیکیانە کەشتی ناوازە بن لە بازاڕە خواستیان لەسەر بێ مەسەلەن شتێک بێ کە بتوانێت لە وەرزەیە دەست ناکەوێت لە دەرەوە ئەم بتوانێت بەرهەمی بهێنێ بۆی کە هەم بۆ ئەویش ئیسفادە بکە و هەمیش هاوڵاتیش بتوانێت بەرهەمەکەی دەستکەوێت. خۆی لە ڕاستیان خانۆ پلاسیشانە بۆ بەس بۆ بەرهەمی سەوزە نییە بۆ بەرهەمی گوڵی جوانیە ینی زۆربەی ئەو مەشتەلانی کە گوڵ و ئەو ڕۆکەکان نەفرۆشن هەمووی ئەم خانووە پلاسیشیانیان هەیە چۆ لەو کاتانی کە سەرمایە ڕۆکەکان لەو ناو خانوانە بەرهەمێنن. کاکە ڕەنج لای ئێمە لە عێراقیش و لە کوردستانیشە تا ئێستا خانی پلاسیکی بۆ بەرهەمی بڵین سەوزە بەکارێنرێت بەڵام ئەگە بچیتە دەرەوە لە عێراق یاخود لە هەرێمی کوردستان لە ئەردەن بەرهەمی پرتەقاڵی تیانن ئەسمافیان هەیە کە کورتترەوە لەنا ئەو خانوانە کە لە 2 مەتر بەرز نابێتەوە پرتەقاڵ بەرهەمێنن لە تورکیا من لەگەڵ خوێندکارێکی خۆمان کە ئێستا لەوێ بڵین دوای تەخەڕوز لەوێ ئیشەکات وتی چەنەها خانووی پلاستیکی و شوشە هەیە کە مۆزی تیا بەرهەمێنن یعنی شەرت نییە حەسرکە لە خەیار و تەماتەیە بەرهەمەکە بەرهەمێنن هینەکە لەوایە زیاتر بۆ چوونەکە لەوایە کە بەرهەمی زیاترە ئەو دووشتە ینی خار تەماتە بەرهەم و خێراترە بۆیە خێراتر یەتە بەرهەم بەڵام دوجار خۆ پارەکەی کەمترە آخر جوتیاری شەقی خۆیەتی ینی تۆ ئەو پاری کە سەرفیەکەی بە کاتێکی کەمتر دەستکەوێت و قازانجیشە دەستکەوێت ئەمە لە خەیارە بەگشتی کۆبۆتەوە بەڵام لە تەماتەیە من لەم چەند ڕۆژەی پێشووە لە لای جوتیارێکی بەڕێز بووم باسی لەوە کرد تەماتە هەم بەرهەمیشی کەمترە هەم کاتی کە پێشەکات فرۆشتنی لانێ لەمانە ئەگەر ڕوونکردنەوە بدرێ بە جوتیارەکە یاخود ڕێنمایی بکرێ لاانێ پێی بڵێن کاکە تەماتەکە تۆ کاتێک ڕاستە کاتێکی زیاتر پێچێت بەڵام لاانێ بەرهەمێکی باش و پارێکی باشیش بۆ دەستکەوت دەستکەوێت خۆی ئەوە بەرنامەیەشی گشتگیری ئەوێ لە حکوومەت لە وەزارەتی کشت و کاڵ کە بە سیستەمێک ئەو خانوو پلاسیشیانی سا لە ناوچەی بازیان زیاد لە 3000 خانووی پلاستیشی تایە کە ئەمە ناوچەیەکی نزیکە لە خۆمانەوە لە سلێمانیەوە چکەیەکی لە هەدەفەکانە بێ نزیک بێ لە شارەکانەوە وی بەرهەمەکەی بە زووی بگەێنێ ئەم 3000 خانووە لەوانەیە 2990 خانووی بەس خەیار بەرهەم بێنێ ئەمە ئەگەر وەزارەتی کشت و کاڵ بێتر بە شێوازێ لە ڕێکەوتن لەگەڵیانە ینی جاری وایە تۆ گەر چۆن لە وەزارەتی کشت و کاڵ پارەیەکی سەرفکە بۆی ئەو جوتیارە هاان باد بەرهەمێکی کە بێنێت دابەشیکە بە 1000 خانوویان بۆ خەیار بێ هەزاری بۆ تەماتە بێ هەزاری بۆ کوولەکە و باینجان بێ لە زستانە بۆ نمونە بۆ کەلەرم و کاه و قەڕنابێت و ئەوانە بێت ئەتوانێت ئیسفادەی لێ بکرێت. باش بابەتێکی تر لاانێ لە ڕووی ینی ئەگەر لە ڕووی زانستیەوە لێکی بینەوە یاخود لە ڕووی خواستی خەڵکیشەوە لێکی بینەوە لاانێ ئێستا ئەم کاتە کاتی وەرزی پێگەیشتنی کۆمەڵێک
لە بەرهەمە کشت و کاڵەکان بێت کە بە دەر لە خانە پلاستیکیەکانەکرێت چکە ئێستا وەرزەکە نانێ گونجاو بێ کاتی پێگەیشتنیان بێ بۆ نمونە ئیتن کاتی پێگەیشتنی خیار بێت کە پێڵێن خیاری بەرهەتا ئەو خەڵک زیاتر خواستی لەسرە یانیوانە لە بەیتە پلاستیکیەکان زیاتر یاخود بەرەو بەرهەمی باشتری تەماتە ئەڕوا یاخود میوەکانی تر ئەڕوا نانێ ئەمە وای کردبێت کە جۆرێک لە خواست لەسەر بەرهەمی ناو خانە پلاستیکیەکان کەمتر بوو بێتەوە خۆی ئەگەر ڕاستە دێ ئەو بەرهەمانی کەش چۆنڵی تەداخولەکات ینی هەمووی لەوانی لە مانگی حوت و هەشتا هەمووی بەیەکەوە پێ بگات هی دەشتی شوین بەڵام ئێمە کە ئەوکەوێتە سەر خواستی خەڵک ینی هەر کەسێکە چێتە بازار ئەزانێ بەرچی ئەوێ بیکڕێت خیاریشی بۆی کاڵین ئەڵە خایرە کوردێکاری کوردی یاخو سامەڕا زۆرجار بۆ ناوەژ ناوەندێ کامە تام و بۆنیشی خۆشتری هەیەەوە ئەتوانی بڵین بەڵام بەرهەمی کەمە ینی سا تۆ دۆنمێ بکە بە خەیار چۆ خەیار هەر تەبیعەتی وایە کە بڵاوە بێتەوە بەسەر زەویەکەیە ینی هەموو ڕۆژێکە ئێڕوێنی بەلایانی کەمۆمەترێ مەترونیە بە دەوری خۆیان داگیرەکە ئەمە لە ناو خانی پلاسیکی هاتوو هەڵەواسرێت ینی لە 450 متر دووجایە کە خانوویشی پلاستیشی ئەمانی مەڵتیسپانەکان نزیکەی 1000 بۆ 1200 ڕۆژی تایە بەڵام لە دۆنمێکە کە 2500 متر دووجایە لەوانەیە نەگاتە 500 ڕۆک ینی حتا شێوازی طبیعەتی گەشەکردنی ڕۆکەکەش بەو شێوە لە ناوخانی پلاستیکیە بەرهەمێکی زیاتروین بەڵام لەوانەیە لە تاما لە بۆنە بەو شێوەیە نەبێ ئەمە سەبەبی خۆی هەیە علمیە ڕاست دکتۆر باب دوا پرسیارمەوە بێ بەڕێستان لە ڕووی زانستیەوە کە پسپۆرن لەو بوارەیە لە بوارە کشت و کاڵێکەیە باشترین چارەسەر بۆ ئەمە چییە ئێستا ینی ئەوەی کە بکرێت چارەسەری ئەم بابەتە بکات و ئیتر جارێکتر ئەمە نەبینینەوە بەداخەوە بەرهەمەکان لەسەر شەقامەکان بکەون یعنی ئەمە کە بابەتێکی باش نییە باشترین چارەسەر چییە؟ زانستیەوە مەبەستم ئەم دیاردەی فڕیانی ڕسق بەڕاستی لەوانەیە شتێکی زۆر ناخۆش بێت ینی هەم لە ڕووی دینیەوە کە شتێکی مەقبول نییە تۆ ڕسق فڕێ بیتە سەرجادە سیارە و خەڵک بەسەریا بڕوە هەم لە لایەکی کەشەوە لەوانەیە جوتیارەکەش چاری نەبێت یعنی مە هۆکارێکە گەیاندنی ناڕزاییەکە باشترین شت ئەوەیە چۆن بازار بدۆزێت ینی پێشوەی بەرهەمەکان بێتە بەرهەم بازاری بۆ بدۆزیتەوە ئیتر لەگەڵ وڵاتانی دەرەوە یاخۆ لە ناوخۆیە و لەوەش باشتر ئەوەیە کە تۆ چەنەها کارگەی پیشەسازی بێنیتە ناوخۆگەمە لە ڕێکەرتی تایبەتەوە ئەو بەرهەمانە کۆ بکاتەوە و بتوانرێ ئیسفادەی لێ بکرێت چۆ بەڕاستی بۆ پەتاتە ئێستا ئەو بەرنامەیە بەرنامێک بڵێ چەند معمەلێکی جبسی گەورە هەیە ئێستا خۆیان لە دەشتی شارەزور و لە ناوچەی دووەک و زاخۆ هەچی پەتاتەوە بەڵێ خۆیان خەزنیەکەن بۆ ماوەیەک و ڕۆژانە بە پێی پێویست لێی ئەکەن بە جبس و ئەچێتە بازار دەستخۆش بۆ بەڕێز دکتۆر لوقمان غەریب بەڕێز مامۆستان لە کۆلیژی زانستە ئەندازەیەکان ئەندازە کشت و کاڵەکان زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بووی خێر بێ سەر چاوان خێر بێ دەستان خۆش بێت